پێشتی ململانەکە بەهێز دەگەڵ نەخۆشیە عید و بابە شێخ و کەسانێکی سیاست مەدار و ڕەوشەنبیری ئێزیدیان لە هەولێرێ وەغەرات داویە کرد. عید و بابە شێخ دەبێتە برایە شەهیدێ سەرکردەی ئێکەتی نیشتیمانی کوردستان حەسێن بابە شێخ. ئاوا و ئامادەبوونە هژمارەکە ئەندامین سەرکرداتی و پەرلەمانتارên ئێکەتی و هژمارەکە مازن ژێڕی هسپی و ماقولên ڕەوشەنبیرên دەبەرا شێخان بە هەموو پێکاتن خۆڕێ و ڕسمên بەشارتنا خۆدێ ژێڕازی بڕێبەچۆ. دەزانن کاک شێخ عیدۆ لە بنەماڵە شتێک و شەری میلەتەکەمان بووە، کادیرێکی پێشکەوتوو یەکێتی نیشتیمانی کوردستان بووە. شێخ عیدۆ لە هەموو بارەکان کە باسی شێخ عیدۆ بکەین هەرکەمە چووکە پیاوێک بوو مرۆڤ دۆست بوو و لە هەموو کایەکانی ژیانی چ وەکو سیاست مەدارێک وەکو ڕۆشنبیرێکی گەورەی میلەتەکەمان لە پەرلەمانتاری کادرێکی زۆر سەرکەوتر بوو، دواتر بۆ کاری منەزەماتی نێودەوڵەتی و ڕێکخراوەکان و لە هەموو بوارەکانە کاری زۆر باشی کردووە. شێخ عیدۆ پیاوێکی زۆر ئینسان دۆست و مرۆڤ دۆست بوو و هەمیشە لەگەڵ چاکە و باشەدا بووە. ئەم ڕەوشت و ئەخلاق بەرزی لا شێخ عیدۆ هەبوو کەم کەس دەتوانی بەم شێوە بیر بکاتەوە، تەنانەت لە خێرخوازی و هاوکاری پشتوانی خەڵک و ڕوحیەتی عیدۆ قەت لە دلی عیدۆ شتێک نەبوو ڕقەوکی نەبی. هەمیشە پیاوێک بوو کە لەگەڵی دادەنیشتی نەرمونیان و دەتوانی ینی ئازارەکانی میلەتەکەمان و ئازارەکانی برایانی ئێزدی چۆن تعبیەی بۆ دەکرد، چۆن پێناسەی بۆ دەکرد. ژلای خۆڤە ئەندامەکی پەرلەمانی عێراق لەسەر لێستا ئێکەتی نیشتیمانی کوردستان ڕۆڵێ خودێ ژێڕازی عید و بابە شێخ بە ڕۆڵێکی شۆڕشگێڕانە دە هەموو بواراندا دیار کرێن. ئەمڕۆ خەسارەتێکی گەورەیە، کەسایەتێکی ڕۆشنبیر قەلەم هەمیشە لە پێناو خاک نیشتیمان ئێزیدخان هەمیشە لە ڕیزی پێشەوە بووە. ئەمڕۆ بەم خەمناکەوە سڵاو و خەم و پەژارەی هاوسەرۆکانی یەکێتی و مەکتەبی سیاسی و هەموو ئەندامانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە خانەوادە و دۆستان و هەواڵانی کاک عیدۆ ڕادەگەیەنین. کاک عیدۆ لە هەموو ئەو شوێنانەی کە لە ڕابردوو پڕ مێژوێکی سەروەری هەبووە، چ ئەو کاتانەی وەکو ڕاوێژکار لای جەنابی مام جەلال، چۆکو ئەو کاتانەی کە ئەندامی پەرلەمان بوو هەمیشە بە یاسا و تەشریعی یاسا و لە پێناو مافی ئێزیدخان، لە پێناو تایبەتمەندی ئێزیدخان، لە پێناو هەموو شتە جوانانەی کە ئێزیدی و ڕەسەنایەتی ئێزیدی بە پارێزی هادی بابە شێخ برای خودێ ژێڕازی عید و بابە شێخ سۆپاسیات تەڤایە وان کەسان کردن یەن و پەشداری ئەبێ نەخۆشیاوان بووین و دیسان ئەوژی ئینانە بەرچاف و تازیا وان ناهێتە گێران ژیبەر بەربەڵاوبوونا ڤایرۆسێ کۆرۆنا. ئەم مەمنونی و سوپاسیاوە هەموو کاتکەین، هەر کەسێکیش نزیک و دوور هاتی هونسەر چاوە هاتن سەر سەرێمە هاتن. ئەوە قەدەرە هەموو مرۆڤێن دنیاە، هەر مرۆڤێکی بێتە سەروی عەردی دێ ڕۆژێکێ فەنابێت و چێت. فأبا عمري خديا جاميرا قوتي يا خدي هاتي عفدايا بطالة فأم هيفي جو حمو كاتكين ونحمو بدلت خوش بشلا مال وخوشيا بنا مالت خو وما أم شو تازيا دانانين ما شو تازينين إجبر يعني أو فينا خوشياك وهاتيا في دنياي وفي أفقدر أبو في ملتي وفي خلقي حمو كي هاتي دەیەتەزانی و خودێ ژێڕازی لە ساڵە 1955 لە شێخانیش دایک بووە و لە ساڵە 1992 دە یەکەم خۆڵا پەرلەمانی کوردستاندا وەکو پەرلەمانتار هاتیە دیارکردن و دیسان ڕاوێژکاری سەرۆک مام جەلال بوو بۆ کار و بارێن ئێزدیان. دیسانژی چەندین نویسین و کتێب ژە هەینە و دگرێدایب کە لە تۆر و ئاینی ئێزیان بە و لە سپێدەهەیە 29/11/2000 دژیە 65 ساڵیەدا وەغەرە داویە کرد. من دو مەگری حەقێتەیە حزن و گری بێفایدەیە گۆڕ و کفن مالەمەیە. ئیرۆجارەکەدی ئێزدیان و جڤاکا کوردستانێ خاترە خۆش کەسانێکی ڕەوشەنبیر و سیاست مەدارێکی ئێزدی خواستن. ئەوژی شێخ عید و بابە شێخ کو دژیە 65 ساڵیەدا وەغەرە داویە کرد و بێ چەندێشک تەڤایە جڤاکا ئێزدی و کوردستانێژێک دڵخەم کردن. ئەکرم دەروێش گەلی کوردستان شێخان